باسەوە دەکەین یەکێک لە سێکتەرە گرنگەکان کە بەردەوام پێویستی بە بەرەو پێشخستن هەیە و هەروە پێویستی بە نوێبوونەوە هەیە کەرتی پەروەردە و فێرکردن. ئێستا لە هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان سەرقاڵی خوێندنەوەیەکە بۆ پرۆژە یاسایەک لەو بارەیەوە و لە هەرێمی کوردستان پێویستمان بە چ پرۆژە یاسا و سیستمێکی پەروەردە دەبێت و چۆن کار بکرێت بۆ پتەوکردنی ژێرخانی ئابووری لە هەرێمی کوردستان. بۆ قسەکردن لەبارەی ئەم بابەتە لە وڵاتی سویدەوە مامۆستا هۆمەر قەرەداخی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت کە بەڕێزیان شارزای بواری پەروەردن. مامۆستام کاتت باش بێ. پێش دەست پێکردن بە گفتوگۆکانمان داوای لێبوردنمان هەیە کە چەند دەقەیەک لە کاتی دیاریکراوە بۆ قسەکردن لەسەر تەوەرەکە دواکەوتیت. بێگومان هەروەک دەزانرێت کە سێکتەری پەروەردە پێویستی بە نوێبوونەوە هەیە. بە بڕوای تۆ وەکو شارەزایەک نوێبوونەوە لە سێکتەری پەروەردە لە هەرێمی کوردستان پێویستە لێکوێوە دەستی پێ بکرێت؟ سەرچاو بەیانیتان باش. لە ڕاستیە لە هەموو بوارەکانی پەروەردە کەم و کوڕێکی هێزگار زۆر هەیە، خەمساردەیەکی هێزگار زۆر هەیە. ئەم کاری کە ئێستا ئەکرێ بۆ مەسەلەی یاسا ئەبایە زۆر زووتر کرایە، بە ساڵی 91 کرایە 92 کرایە، بەڵام هەموو کاتێ لە شوێنەکە دەست پێ شتێکی باشە. ساڵی 2012 لە پەرلەمانی کوردستان یاسایەکی نووسی بۆ یاسای خوێندن و پەروەردە بۆی بچێتە پەرلەمانەوە بۆ دەنگان، بەڵام بەداخەوە ئەو کاتە سەری نەگرت و شتەکان پشتگوێ خست. ئێستا 10 ساڵ دوای ئەوە هەوڵێن وجارێکی بنووسنەوە شتێکی باشە. باشە مامۆستا، بە بڕوای تۆ لە ئێستادا سیستمی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستانە پێویستی بە چ جۆرە یاسا و سیستمێک هەیە بۆ پەروەردە؟ سیستەمی فێرکاری کوردستان، سیستەمی پەروەردە و خوێندن پێویستی بە یاسایەکی دیموکراتی هەیە. ئەو یاسایە پێویستە کۆمەڵە بەندی تیاابێکە هەموو سیستەمەکە بکات بە سیستمێکی فێرکاری کە تایە بەها مرۆڤ دۆستەکان تیا سەروەر بێت لە پەیوەندی کۆمەڵایەتەکان لە نێوان خوێندکار و قوتابی و مامۆستا و هەموو بەشەکانی کە لە بواری پەروەردان. ئەوە لە کوردستانە نییە. ئەو سیستەمێکە لە کوردستانە سیستەمێکە سیستمێکی دیموکراتی نییە، یعنی بەڕێوەبەری قوتابخانەکان دەسەڵاتێکی زۆریان نییە بۆی بتوانن بڕیارەکانی خۆیان بدەن. باشە مامۆستا، کەواتە چۆن هەنگاو بندرێ و چۆن کار بکرێت بۆ پتەوکردنی ژێرخانی پەروەردەی لە هەرێمی کوردستاندا؟ بە دروست باکردنی کۆمەڵی ریفۆرمی زۆر گەورە لە بواری پەروەردەدا. یەکێ لەوانە ئەم یاسای پەروەردە و خوێندن دابنێن، چونکە تا ئێساش بە یاسا کار ناکرێت لە بواری پەروەردە، هەر بە ڕێنمایی و بە مەزاجی مەسەلەن وەزیرێک یا مدیر عامێک یا شتێکی وە ئەوانە باش نییە. ئەبێ ناوەندێتی لە ناو سیستەمەکە هەبێ، لە ناو قوتابخانەیەکە بەڕێوەبەر بتوانێت بڕیاری خۆی برا، بەڕێوەبەر بودجێ خۆی هەبێ، خوێندکارەکان بتوانن ئەو وانانەی کە یانەوێ هەڵی بژێرن بزان خوێنەکان بۆ کوێ بێ بەرەوکوێی بن. کۆمەڵی ریفۆرمی زۆر گەورە هەیە. مەسەڵەن یەکێ لەوانە خوێندنی پۆلی 12 تاقیکردنەوەکان، سیستەمی تاقیکردنەوەکان کە ئەبێ ریفۆرمی زۆر گەوری تیا بکرێ، سیستەمی هەڵبژاردن، سیستەمی دەسەڵاتی بەڕێوەبەر، سیستەمی موچەی مامۆستاکان، ینی زۆر بوار هەیە لە پەروەردە ئەبوایە کاری زۆری تیا بکرێ، بەداخەوە نەکراوە، بەڵام ئێستاش هەر ئیشی تیا بکرێ هەر باشە لە پێناونەوەی داهاتوومانە. مامۆستا، باز ئەوە دەکەیت کە کۆمەڵێک کەم و کورتیە بە دیاریکراوی دیارترین ئەو کەم و کورتیانەی کە لە پەروەردەی هەرێمی کوردستاندا هەیە کامانن؟ یەکێ لەوانە نەبوونی یاسای پەروەردە و خوێندنە، یەکێکی تر لەوانە نەبوونی سیستەمی هەڵبژاردنە قوتابی خوێندکار ناتوانێت ئەو وانانە هەڵبژێرێکە خۆی ئێوە بیخوێنێ. یەکێکی تر سیستەمی تاقیکردنەوەکانە کە تاقیکردنەوەی بۆ نمونە پۆلی 12 بەڕاستی کارەساتێکی گەورەیە کە ساڵ لە دوای ساڵ کاریتیان ناکرێ و بەڕێوە نابرێ. یەکێ لەوانە سەروەری قوتابخانەکان و خوێندنگاکانە کە بتوان خۆیان بڕیار برن چۆن شێوەی سیستەمی بەڕێوەبردنی قوتابخانەکان بەرن بەڕێوە. یەکێ لەوانە مەسەلەن دەسەڵاتی خوێندکار و قوتابیە لە ناو قوتابخانەکان و ناو خوێندنگاکانە کە دەسەڵاتیان زۆر کەمە. پەیوەندی مامۆستا و خوێندکار پەیوەندیکی زۆر لاوازە، یعنی زۆر هەرچی شوێنێکی بواری پەروەردەیە توانین دەستی لێ بیت ریفۆرمی تیا بکەیت. هیچ شوێنێکی نییە کە قابل بەوە نەبێ ریفۆرمی تیا بکەیت. مامۆستا، دیارە باس لەوە کرد کە کۆمەڵێک خاڵ هەیە پێویستە کاریان لەسەر بکرێت. بە بڕوای تۆ کارکردن لەسەر سیستمی پەروەردە و فێرکردن پێویستی بە کاتێکی یان زەمنێکی
دوور نییە بۆ ئەوەی کار لەسەر ئەمە بکرێت هەنگاو بە هەنگاو هەوڵ بدرێت بۆ باشترکردنی سیستمی پەروەردە و فێرکردن هەنگاو بنرێت گۆڕانکاری یەکسەری و ڕیشەیی دەکرێت بە بڕوای تۆ؟ من بڕوام وایە ئەکرێ ڕیفۆرمی گەورە بکرێت لە سیستەمەکە هەندێک ڕیفۆرم هەیە کاتی زۆرەوێ هەندێک ڕیفۆرمەیە کاتی زۆر ناوێت بۆ نمونە دانانی یاسا بە 6 مانگ ئەتوانرێت دانای ئەتوانرێت یاسای پەروەردە و خوێندن دابدرێت ئەمە بە 6 مانگ کرێت بەها بنەمایەکان ئەتوانێت کاری پێ بکرێت بەڵام ئەم پرۆسەیە لە ساڵی 1990 نەکراوە ینی هیچ بێزگە لە ساڵی 2007 لە کۆنفرانسی پەروەردە لەوێ کۆمەڵی ڕیفۆرم کرا کە تاقیکردنەوەی نوێی ساڵ نەما و تاقیکردنەوەی بە کالۆری شەشی ئیبتیدایی و ئەو یەوسا هی بنەڕەتی و هی پۆلی نۆ ئەوانە نەما ئەوانە زۆر باش بوون ڕیفۆرمانە بەڵام لە دوایەوە هیچ شتێکی تر نەکراوە من باوەڕم وایە پرۆسەیەکی درودێژە خۆ ناکرێت هەموو گۆڕانکارە گەورەکان بە پەلەپەل بکرێت بەڵام ئەبوایە دەست پێ بکرێت مشکلەکەوەیە هیچ ناکرێت یعنی خەمساردێکی زۆر هەیە لە بواری پەروەردە من بەش بە حاڵی خۆم جاران زۆر گەشتبین بووم کە ئەتوانرا کاری زۆر لە بواری پەروەردە بکرێت ئێستا زۆر گەشتبین نیم لە بەروی متمانە نەماوە متمانەی خوێندکار و قوتابی نەماوە بەناو بە سیستەمەکە خۆی بەڵێ مامۆستا دیارە ساڵانی ڕابردوو هەوڵێک هەبوو بۆ گۆڕینی سیستمی پەروەردە و بەڕێزیشتان ئەندام ینی با بڵێن لەو هەوڵانەدا ڕۆڵتان هەبوو وەکو ئەندامێک بۆ کارکردن لە گۆڕینی سیستمی پەروەردە کارتان کردووە هەوڵەکان بەچی گەیشتن؟ هەوڵەکان هەوڵی باش بوون لە ساڵی 2007 وەکوتم کۆنگرەی پەروەردە گیرا من لەو کۆنگرا بەشداریم کرد بە پرۆژەیەکی 22 خاڵیم پێشکەش کرد حەو خاڵی قبول کرا و بوو بە شتێکی باش لەوانە مەسەلەن ئەوەکوتم تاقیکردنەوەی نوێی ساڵ نەما دەرچوون و دەرنەچوون لە پۆل 1 و 2 3 نەما بەها بنەمایەکان چۆن ناو سیستەمی قوتابخانەکانەوە یعنی کۆمەڵی ڕیفۆرمی واکرا زۆر باش بوو بەڵام هەموو ڕیفۆرمەکانی قبول نەکرا بۆ نمونە هی پۆلی 12 من پرۆژێکی گەورەم هەبووە پۆلی 12 کە چارەسەری هەموو کێشەکانی کرد کە ئەم هەموو ساڵە هەیە ئەوانە نەکرا ئەوەی کە کرا ساڵی 2007 لە کۆنگرەکە شتێکی باش بوو بەڵام ئەبایە پەروەردەنی پەرەی پێبدرا و ئیشی زیاتری تیا بکرایە بەداخەوە ئەو ئیشیان نەکراوە کۆمەڵی ساڵی زۆر بەسەریا ڕۆشتووە 15 ساڵ بەسەریا ڕۆشتووە هیچی تازە نەکراوە لە دوای کۆنگرەی پەروەردەی 2007 هیچ شتێکی تازە نەکراوە لە سیستەمی پەروەردە هەرەوەیە ئەیبەن بەڕێوە بە ڕێنماییش ینی مەزاجی ئەو پەروەردە وەزارەتی پەروەردە دەسەڵاتێکی زۆری مەرکەزی هەیە ئەمە شتێکی باش نییە ئەبێت دەسەڵاتەکان بێتە خوارەوە بۆ پەروەردەکان بۆ بەڕێوەبەراتی پەروەردەی گشتی لە قەزا و ناحیەکان لە شارەکان ئەبێت لە ناو قوتابخانەکانە بەڕێوەبەری قوتابخانە دەسەڵاتێکی زۆری هەبێ بۆی بتوانێت کە ڕیفۆرم و نوێخوازی لە ناو سیستەمەکە بکات بەداخەوە ئەو دەسەڵاتە نییە ناوەندێتێکی زۆر گەورە هەیە ئەوەی مەسەن لە قوتابخانەیەک ئەگە بتەوێت خزمەتگوزارێک کاژێرێک فەڕاشێک شتێک تەعیینکە ئەبێ ئەمریکا بچێتە بۆ وەزارەت ئەمە شتێکی غەڵەتە دوایەوە مەسەلەی تەمەنی تەقاوتی ئەوانە زۆر کەم کراوەتەوە بۆ 63 ساڵ و بۆ 6 ساڵەوانە زۆر مامۆستا هەیە زۆر خەڵکی توانایەکی ێزگار زۆری هەیە گوناحەتەوە ئەو توانانە نەیتە پێشەوە بوارێکی تر کە ڕیفۆرمی تیا بکرێ ئەوەیە کە خەڵک بنێری بۆ دەوراتی تازە بۆی فێربن بۆ نمونە بیانێری بۆ سوید و بۆ دووەلی ئەسکەناوی بۆ شتی تازە فێربن وەکو پسپۆرت بگەڕێنەوە بۆ کوردستان و خزمەتی نەوەی داهاتووی نەتەوەکەمان بکەم. بەڵێ مامۆستا دیارە هەوڵێک پەرلەمانی کوردستان هەیە یان با بڵێن لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان کۆمەڵێک پرۆژە یاسایان هەیە بۆ بەرەو پێشبردننی سیستمی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان ئەم هەوڵە چۆن دەبینی و تا چەندە گەشتبینانەیە تا چەندە هەنگاوە بۆ ئەوەی کۆمەڵێک لە کلێنەکانی پەروەردە چارەسەر بکرێن بەڕای من شتێکی باشە هەموو کارێکە لە پێناوی نوێخوازی و ڕیفۆرما بەشتێکی باشە بەڵام ئەو کارێکە ئێستا ئیکەن ساڵی 2012 ناتم و کوردستان 6 مانگ لە کوردستان بووم یاسایەکمان نووسیەوە بریتی بوو لە 150 بەندی یاسایی هەر ئەو مابوو کە پەرلەمان بخاتە دەنگانەوە نەیان کرد لە باریان بەشتەکە ئەمە وای کرد من زۆر تووشی ڕەشبینی بووم لە سیستەمەکە ئێستاش کە ئەمە بینم ئەم هەوڵانایرێت شتێکی باش ئەو یاسا کۆنە هەیە ئەتوانین بێنەوە دەنگی لەسەر بدەن بەند بە بەند بخەنە مناقەشە و کاری لەسەرکەن پێویست ناکە جاریتر هەموو ئیشەکە لە سفرەوە دەست پێ بکاتەوە ئەو ئیشەی کە لە 2012 پشڕانێن 10 ساڵ پێش ئێستاتوان برداوام من و کاری لەسەر لیژنەی پەروەردەی پەرلەمان ساڵی 2012 کارێکی زۆری تیاکرد من خۆم ئەو کەسەم کە یاساکەمە نووسیەوە
بەندەکانمان نووسیەوە ئیشی خۆم لە سوید بەجێ هێشت 6 مانگ لە کوردستان بەس بۆ نووسینەوەی یاساکە بایکە کاتی دەنگان هات ناقسە دەنگانەوە هیوادارم ئەم جارە بەڕێکپێکی ببن بەڕێوە و یاساکە بنووسنەوە جارێکی تری لە پێناوی نەوەی داهاتووی نەتەوەکەمانە. بەڵێ زۆر سپاس بۆ هۆمەر قەرەداخی شارەزای بواری پەروەردە و فێرکردن کە لە ڕێگەی سکایپەوە لە سوید لەگەڵمان ئامادە بوو. سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.